زیاتر لە 30 کاندید کێبڕکێ بەدەستهێنانی زۆرترین دەنگدەرانی ئیدارەی سەربەخۆ سۆران دەکەن. یەک باس ژمارەی کاندیدانی پارت و لایەنە سیاسیەکان لە ئیدارەی سەربەخۆ سۆران بۆ هەڵبژاردنی خولی دەیەمی پەرلەمانی کوردستان ئاشکرا دەکەن. سڵاوتان لێبێت، من پشتیوان کەریمم لە یەک باسی ئەمڕۆدا ژمارەی کاندیدانی پارت و لایەنە سیاسیەکان دەخەمە ڕوو. بەپێی بەدواداچوونێکی زاری کرمانجی 35 کاندیدی پارت و لایەنە سیاسیەکان کێبڕکێ بەدەستهێنانی زۆرترین دەنگدەرانی ئیدارەی سەربەخۆ سۆران دەکەن. پارتی دموکراتی کوردستان بە 4 بەربژێر و یەکێتی نیشتیمانی کوردستان بە 7 بەربژێر و حزبی سۆسیال دیموکراتی کوردستان 1 بەربژێر و یەکگرتووی ئیسلامی کوردستان 1 بەربژێر و کۆمەڵی دادگەری کوردستان 1 بەربژێر و هاوپەیمانی سەردەم بە 1 بەربژێر کێبڕکێ بەدەستهێنانی نزیکەی 190,000 دەنگدەری ئیدارەی سەربەخۆ سۆران دەکەن. هاوکات نەوەی نوێ ئامادە نەبوو ژمارەی کاندیدانی خۆی بۆ ئیدارەی سەربەخۆ سۆران ئاشکرا بکات. لەگەڵ ئەوەشدا حزبی شووعی و بزوتنەوەی گۆڕان و حزبی زەحمەت کێشان و یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی لە چوارچێوەی بازنەی هەولێر دەیانەوێت سوودمەندی دەنگدەرانی ئیدارەی سەربەخۆ سۆران بن. بەپێی مەرسومی سەرۆکی هەرێمی کوردستان، هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە ڕۆژی 20 ئۆکتۆبەری ئەم ساڵ بەڕێوە دەچێت. بە یارمەتی هاوکارانم یەک باسی ئەمڕۆمان پێشکەشکردن. هەر شاد.